دەمەوێت باسی دوو شت بکەم. یەکیان ناخۆشە، ئەوی دیخۆش. سەردەمی کۆرۆنایە، دەڵێن شۆفیری ئۆتۆمبیل و دیکتاتۆر لە یەک شت داوێک دەچن. هەموو دیکتاتۆرێک پێی وایە کە دیکتاتۆرەکانی لە ناو دەچن، بەڵام ئەوەندەی هێز هەیە، وای خەڵکەکەی توندگرتووە، ئەوەندەی هێز و توانە هەیە کە ئەو بە هیچ ناڕوخێ، لە حاڵێکدا ئەویش دەڕوخێ، دە هەڵەدایە. ئەوە هەڵی گەورەی دیکتاتۆرانە. دووەم شۆفێری ئۆتۆمبیلەکان، هەموو شۆفیرێک پێی وایە ئەوانی دی تەسادفێ دەکەن، ئەوانی دی ڕووداوی هاتووان بۆ دێت پێشە، بەڵام ئەو بۆ خۆی زۆر زیرەکە و ئاگای لێ و چۆن ئۆتۆمبیلەکەی کۆنتترۆل دەکات، ئەویش لە هەڵەدایە. دەوەیدا دیکتاتۆر و شۆفێر وێک دەچن. کە لە سەردەمی کۆرۆنادا ئێمەش هەمومان ئەو هەڵەیە دەکەین، پێمان وایە خەڵکی جیرانمان دەیگرێ، جیرانەکەمان بۆی هەیە بمرێ، بەڵام ئەمە ئاگامان لە خۆی و نایگرین. ئەمەش لە هەڵەداین، بۆی هەیە ئەمە هەر هەستیش پێ نەکەین بیگرین، و ئەگەرچی تەمەنیشمان زۆر نەبێ، گەنج بین، بەڕواڵە لێمان دیار نەبێن نەخۆشین، بەڵام دەیگرین، چونکی هێندێک نەخۆشیە، بۆی هەیە ئەمە ئاگامان لێ نەبێ ئەو نەخۆشیێمان هەیە، بۆی هەیە ئێمە نەمانزانی بێ کە هێزی بەرگریمان لە جەستەیدا زۆر کەمە، بە تایبەتی پیاوان. لە هەموو دنیا پیاوان لەو کەسانن کە کەمتر دەستنە دکتۆری، گرنگی بە دکتۆری نادەن، هەتا نێنە بە قەولی کوردی، هەتا نێنە حاڵی جاوی، هەتا نێنە سەرمەرگێ، تا ئەوەندە ئازارەکان زۆر نەبێ ناسنە دکتۆری. بۆیە ئەوانە نازان هێزی بەرگری لەشیان کەم بۆ تۆیاننا، بۆیە دەبێ ئاگاو لە خۆ بێ کە ئەمەش وەکو دیکتاتۆر و شۆفیری ئۆتۆمبیلان بەسەر نەیە. باسەکەی دی خەبەرەکەی دیکە من لە وڵاتی فنلاند دەژیم، خەبەرێکی یەک جار زۆر خۆشە، بەڕاستی کەیفم پێکرد بۆی کە ئەمن لە چ وڵاتێکی دەژیم. خۆزگە ڕۆژهەڵاتی کوردستانی باشوور یان ئەو وڵاتانی کەلانی کەممە تێیداین ئەگەر سەر بەخۆشنین لەو وڵاتاندا بارودۆخێکی وا هەبا. یعنی ئەمن لە دوێنێشەوە هەست بە ئارامێکی تایبەت دەکەم، و دیارە ئەو ڕۆبایانی خەبەرەکەی بە تاوی بڵاو بوو، بەڵام دوێنێ باسی لێکرا. لە فنلاند بنکەیەک هەیە، ناوەندێک هەیە کە بۆ ڕۆژی وا مەبادا، بۆ ڕۆژی وا لێ قەومان، بنکەی ڕۆژی لێ قەومانن. ئەو بنکانە لە هەموو چواردەوری فنلاند، لە هەموو لە چوارسوسی فنلاند هەندێک حەمباری گەورەیان هەیە، هەرچی پێداویستی مرۆڤە بۆ ڕۆژی کاتی شەڕ و سێڵا و لێ قەومان و ڕووداوەکانی سروشتیوانە ڕانگرتووە کە ئەو وڵاتە ڕەنگە نازانم ڕێک بۆ ماوەی چەند، بەڵام دڵنیان بۆ ماوەی زیاتر لە ساڵێک ئەو وڵاتە پێویستی بە هیچ نەبێ. یعنی لەوەی سیرتر نابێت کە ئێستا بیستم کە تەنانەت بێنزین و گازۆڕیشی دیزەلیشی تێدا حەمبار کراوە، ینی بە ئەندازەی ساڵێکی. یعنی ئەگەر ئەو وڵاتە لەی خەڵما تووشی شەڕ و قەیران بوو، هەموو شتێک هەیە، خواردەمەنی، دەرمان، دەوا و دەرمان، ینی جلوبەرێک بۆ خەڵکی، فکری هەموو شتێکیان کردوتەوە. جا ئەوەی کە گرنگ بوو دوێنێشێک لە وەزیرەکان کوتی باسی کرد، کوتی وەختی تی ئێستاکە ڕووداوێکی حساسە لە زمانی شەڕیش گرنگترە کە حەمباری بەشی دەرماندا و دەرمانان بکەینەوە. ینی گوتیان لە فنلاندێ و لە زۆربەی وڵاتانی دنیا ئەو ماسکانە تەواو بوونە، ئەو شتانەی ئەو پێداویستیانی کە دکتۆرەکان و پەرستارەکان دەبێت خۆی پێداپۆشن بەرگری لە ڤایرۆس و بڵاوبوونەوەی ڤایرۆس و میکرۆب بکەن، ئەوان بەرەو تاوابوون دەچن. بەڵام ئەو وەزیرە کوتی نابەخۆشیەوە ئەمە هەمانە. کوتی پرسیار کرا چەندەتان هەیە؟ کوتی ڕەنگە میلیۆنان دەنگمان ماسکە بێ. یعنی بەڕاستی جێگای خۆشحاڵەیە، ئومێد دەدا بە مرۆڤەکان. خۆشحاڵم ئەو کەسانی کە لە فینلاند دەژین، ئەوە مزجێنێکی گەورەیەوە لە وڵاتێک دەژین کە هەموو شتێکی لێە، فکری هەموو شتێکی کراوەتەوە. بۆیە ناشکر مەبن بە وڵاتی، بۆیە شانازی بکەن کە لە وڵاتێکی وا دەژین. بۆیە ئەگەر لە بازاری ئەمن سبەینێ کۆرۆناتەوە بوو، لە بازاری ئەگەر ورکە زبڵێکی چووکەم دیت، بۆیە مافی سەرشانی منە، ئەرکی سەرشانی منە، وەک ئەو پیرەژنە فنلاندیانە، ئەو زبڵێ هەڵگرم دنێ و ستڵی زبڵەکەی بایم بڵام ئەو وڵاتی دەپارێزم. فکر بۆ من و بۆ ماڵ و منداڵی من کراوە، فکر بۆ توی کورد کراوە، فکر بۆ ئەو سیاسە مەدارە کوردانە کراوە کە لیان قەڵماوە لە باری سیاسی و بوونەتە پەناهەندە، بەڵام بۆ هەمیشە خۆیان ژن و منداڵەکان دەپارێزرێ.
کەوابوو لە وڵاتێک دەژین کە هەموو شتێکی لێە فکر بۆ هەموو ڕۆژانە کراوەتەوە نیگەران مەبن بڵند خواردنی فرۆشگاکانتەوە دەبێ خواردن بەشی ئەوەندەی هەیە گەر تەنانەت 1 ساڵیش ئەمە لێمان بقەومێ کەچی ئەو بارودۆخی کۆڕۆنایی ڕەنگە 2-3 مانگ زیاتر نەبێ بۆیە نیگەران مەبن تکای ئاگاو لە خۆ بێ ئەمە لە وڵاتەی دەژین تەنیا ئەوەی کە پێتان دەکرێت ئەوەیە دەست و شت و جوان پشۆت مەچوونە دەرێ چونکی بۆی هەیە ئەو نەخۆشی ئەنگۆ هەتان بێ بۆی هەیە ئەنگۆ باعیز بن ئەو ئاپارتمانە و شوقەی کە تێیدان 5 نەفەر لە پیرەکان بیگرنەوە پیرنا بۆی هەیە 5 جوانیش بیگرێتەوە کە نەخۆشی شەکرەی هەبێ زەختی خوێنی هەبێ نەخۆشی سیەکان سیپەلاکی هەبێ یان نەخۆشی بەرگری هەبێ و وە کەسیش نازانێ لەوەی ناخۆشتر نابێ ئەمە ببینین 5-6 لە جیرانەکانمان دەمرن ڕەنگە ئەمەش بووی بین بە هۆی مردنیوان بۆیە ئاگامان لێبێ ئەمە دەتوانین بەرگری بکەین دەتوانین بەرگری لەوەی بکەین ڕووداوی ناخۆش بێتە پێشێت چونکی ئەگەر بێت و دەوروبەری مەزۆر بمرێ لە مردنی خۆمان زۆر سەختترە بۆی هەیە بۆ ماوەیەکی زۆر درێژخاندان ساڵ تووشی خەمۆکی و فکر و ئازاری ویژدان بین کە ئەمە نەمانتوانی و ئەو ڕۆژانە ئاگامان لە کۆمەلگای نەبووە لە وڵاتێکی ئەوە دەژین کە ئەوە ئاگایان لەمەیە دەبێ ئەمەش ئەوە ئاگامان لەوان بێ و دوای ئەوەی کە ئەو قەیرانە تێدەپەڕێ ئەمن هیوادارم ئێمەی کورد ئێمەی خارزی کە لێرەین دەفکری دروستکردنەوەی و کۆمەلگایی دابین ئەو کۆمەلگای دروستکەینەوە هەمومان بەکار و چالاکی و بە ماڵیاتدان و باجدان بتوانین ئەو وڵاتە هەستێتەوە بۆی کە منداڵەکانیمە لە سایسەری ئێمەوە لە سایسەری ئەو وڵاتەوە تێگەیشتوانی ئەو وڵاتەوە ژیانێکی خۆشیان هەبێت لە داهاتوو قسەی و ڕەحمەتمان بۆ بنێرن نەک لە حنەت و جنێ و بێئومیدیان پێ ببەخشین هیوادارمە ڕۆژانە کۆتاییان پێبێ ڕۆژێکی خۆش